ئێرە بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانیە. دیارە ئەمڕۆ جمجۆڵی زیاتر لە نێوەم بازاڕەدا هەست پێ دەکرێت. ئەویش بەهۆی گۆڕانکاریە لە بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی. دیارە ئەمڕۆ هاوڵاتێکی زۆر سەردانی بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانیان کردووە بۆ گۆڕینەوەی پارەکانیان. من دەبێت لە دوکاندارانی ئێرە بپرسم ئەخۆ هاوڵاتیان ئەمڕۆ تا چەند هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی کە دۆلارەکان و دینارەکانیان گۆڕانکاری پێ بکەن و ئاڵوگۆڕی پێ بکەن. و هاوڵاتیانیش تا چەند ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلارە گۆڕانکاری لە سەر ژیانی ئەوان وە کاریگەری لەسەر ژیانی ئەوان دروست کردووە. ئەن بۆرسە لە جیانە کە دروست بۆ خۆشەکە نرخەکەی بێ شوێنە گۆڕێ، بەڵام شعبی عێراق و خەڵکی هەرێمی کوردستانیش ڕانەهاتوون لەگەڵ گۆڕانەکانی بۆرسەیە. بۆرسەکان جاریشکە و بوتومە بەزینەتی لە دایکبوون لە مێژووە 2 ڕۆژی داخرانی بۆرسەمانەیە. کاریگەری زۆرە بۆ منێسە من خۆم دوکانارم ئەشتیام کڕیوە بە گەڵای نەزم ێستا گەڵا زۆر بەرزوەتەوە بازار ڕاستاوە. کاریگەریەکی زۆر یەکجار زۆریە لەسەر بازار. ئەو کۆتوبەندەی کە کراوەتە سەر بانقی ناوەندی لەلایەن ئەمریکاوە دەستی گرتۆ بەسەر بانک نایەڵێت ئەم دۆلارە تەخشان و پەخشانی پێ بکرێ وەکو کابینەکانی پێشووتر. پێشتر ئەگەر بە کاتێک دۆلار نزمیش بوو بازرگانەکان هەندێک کەلوپەلیان هێناوە، ئێستا بە سعری بەرزبوونەوەی دۆلار و کەلوپەلە دیسان ئەفرۆشرێتەوە. ئەو کەسانی کە دۆلاریان هەبێ بە شتێکی باشێک ئەزان کە بیکەنەوە بە دیناری عێراقی لەبەر ئەوەی لە مێژووی عێراقا دۆلار بەرامبەر دینار ئەم نرخەی نەبینیوە تاوەکو ئێستا. ئەمڕۆ نزیکەی بە 159 من خۆم دۆلارم فرۆشتووە. کەسانێکی ژەبووە لە دەروی بازاڕەکە بۆیان هێناوم بۆم گۆڕیونەتەوە توانە سعرەکەی زۆر باشە. بۆ کەسانێکیش کە لە خوار 150ەوە دۆلارەکەیان کردووە بە دینار زەرەرێکی زۆرەکەن. ئەو کەسانەشی کە هاوڵاتی ئاساین و ئیشیان بە دۆلار نییە و یا مۆزەفی حکوومەتن یا کاسمی بازاڕن ها کارێکی ترەکەن بەڕاستی بارگرانی بەوانی زۆر دروستەکە لەبەرەوەی هەرچی لە دەرەوەی عێراقیە بە دۆلاریە. کاریگەری زۆرە بۆ منێسە من خۆم دوکانارم ئەشتیام کڕیوە بە گەڵای نەزم ێستا گەڵا زۆر بەرزوەتەوە بازار ڕاستاوە. کاریگەریەکی زۆر یەکجار زۆریە لەسەر بازار ینی هیچ خەڵک وەستاوە شت ناکرێ. بۆ نمونە کابرا ئەگەر مەعرەچی بێ سارێ بفرۆشێ کابرا بێت لێرە گەڵا بکڕێ بە گران باشە ئەوەستەی هەتا دابەزێتەوە. بۆ نمونە کابرا خانووە فرۆشێ یەکێ خانووە فرۆشێ ئەوەستەی هەتا گەڵا نزمە بێتەوە سا ئیشەکەی خۆی جێبەجێکات. کێشەیەکی لە بینی بانکی ناوەندی عێراقی و ئەمریکایەکانە ئەگەر چارەسەر نەکرێت تا سەرەتای مانگیەکی ساڵی داهاتوو پێشبینێکی خراپمەیە بۆ نرخی دینار بەرامبەر بە دۆلار. ئەمە پەیوەندی ئەم کەم و کوڕیانە پەیوەندی بە حواڵی بازرگانەکانەوە هەیە. ئەو ڕێژەی 240 میلیۆن دۆلارە وردەیان لە بازار دۆلاری بۆکردن ئەو بازاژە و دۆلاری تیانە ناچار نرخەکەی بەرزەبێتەوە. ئێستا بەڕاستی دووبلێکی زۆر دروست بووە هەم لە کڕینی کاڵە هەم لە فرۆشتنیشە. یعنی هەندێکیش ئەم هەلا قۆزنەوانێ بۆ نمونە ئەگەر لە ڕابردووشە زۆربەی کۆگەیانی کە لێرە هەن هەمی خواردەمەنی هەمی پۆشاک هەمی وەلحاصڵ گەلێک ئیشوکار لەم دەوروبەرەیە هەن زۆربەی کاڵەکانیشیان کە بەسەرێکی جیاوازتر کڕیوە پێشتر هەر بەو بەهاگرانەی کە ئێستا بە حساب گران بووە لە شەریکەکانیان بە نرخێکی گران دێتە دەستیان بەو حسابەی فرۆشتنانی کە گوایە دۆلار گران بووە.